سڵاو و ڕێز بەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خاننشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران، هێرشی هێزەکانی حکوومەت بۆ سەرماڵی گیان بە خوردوویکی شۆڕشی ژینا لە شنۆ، پێوەستبوونی بەندکراوانی زیندانی میاندووە و بە کارزاری نابۆ یادام، لێدانی 151 بنکەی نیزامی لەلایەن کۆماری ئیسلامی لە سنووری هەرێمی کوردستان، بەیانیە چالاکانی مافی ژن بە بۆنەی ڕۆژی جیهانی ژن و چوونە سەرەوەی ئاماری فرۆشتنی ئەندامانی جەستە بەهۆی هەژاری. کۆبوونەوەی خاننشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی دووشەممە 13 ڕەشەمە خاننشینکراوانی مخابرات لە چەند شاری ئێران و کوردستان بۆ جارێکی دیکە دشت بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. دووشەمەی هەموو هەفتەیەک خاننشینکراوانی مخابرات لە ئاسنەدانی داخوازیەکانیان ناڕەزایەتی دەرئەبڕن، بەڵام تا بە ئەمڕۆ بەرپرسانی ڕژیم بایەخیان بە داخوازیەکانیان نەداوە. خاننشینکراوانی مخابرات لە شارەکانی بیجار، ئیلام، تەورێز، ئەهواز، هەمەدان، زەنجان، شاری کورد و ڕەشت لە بەردەم ئەو ڕێکخراوەیە کۆبوونەتەوە و خوازیاری زیادکردنی حەقدەست، دابینکردنی بیمەی تەکمیلی و هاوسانسازی حەقدەست بوون. هێرشی هێزەکانی حکوومەت بۆ سەرماڵی گیان بەخکردوویکی شۆڕشی ژینا لە شنۆ. ڕۆژی دووشەممە 13 ڕەشەمەی 1403 هەتاوی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردە سەرماڵی باوکی عەبدولسەلام قادر گەڵوان لە شاری شنۆ و کەلوپەلەکانیان تێکدا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، هێزە ئەمنیەتیەکان بە شێوەیەکی وەحشیانە هێرشیان کردووەتە سەر بنەماڵی دادخوازی قادر گەڵوان و وێڕای بێڕێزی بە ئەندامانی خێزانەکە ماڵەکەیان پشکنیوە و پێناسی باوک و دایکی عەبدولسەلامیان زەوت کردووە. شایانی باسەکە عەبدولسەلام قادر گەڵوان لە ڕێکەوتی سی خەرمانانی 1401 هاوکات لەگەڵ ناڕەزایەتیەکانی شاری شنۆ بە تاقەی ڕاستەوخۆی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی بریندار و پاش 5 ڕۆژ بەستەری بوون لە نەخۆشخانەی شاری ورمێ گیانی بەخت کرد. هەمان شەو سێ گەنجی دیکەی شاری شنۆ بە ناوەکانی ئەمین معرفەت تەمەن 17 ساڵ، سەدرەدین لیتانی تەمەن 28 ساڵ و میلان حەقیقی تەمەن 22 ساڵ بە فیشەکی بەکرێگیراوانی وەزارەتی ئیطلاعات گیانیان بەخت کردبوو. پێوەستبوونی بەندکراوانی زیندانی میاندووە و بە کارزاری نابۆ یادام. ڕۆژی دووشەممە 13 ڕەشەمە بەندکراوانی سیاسی زیندانی میاندووە و لە بەیاننامەیەکدا وێڕای ئێدانەکردنی سزای سێدارە پێوەستبوونی خۆیان بە کارزاری سێشەمانەی نابۆ یادام ڕاگەیان. سێشەمەی هەموو هەفتەیەک بەندکراوانی سیاسی و ژمارەیەک لە بەندکراوانی تاوانە کۆمەڵایەتیەکان لە 37 زیندانی ئێران دژ بە سزای سێدارە ماندەگرن. بە پەیوەستبوونی بەندکراوانی زیندانی میاندووە و بە کارزاری سێشەمانەی نابۆ یادام ڕێژەی ئەو بەندیخانەیانە پێوەست بەو کەمپەینە بوون گەیشتووەتە 38 زیندان. گیان لە دەستانی کرێکارێکی خەڵکی سەلماس لە تورکیا. ڕۆژی یەکشەممە 12 ڕەشەمە کرێکارێکی خەڵکی گوندی گوزەڕەشی سەر بە شارستانی سەلماس بە ناوی دیندار خەلیلی لە کاتی کارکردن لە وڵاتی تورکیا بەهۆی نەبوونی ئێمنی شوێنی کار گیانی لەدەستا. بە پێ زانیاریەکان دیندار خەلیلی بەهۆی هەژاری بنەماڵە و بە مەبەستی دابینکردنی بژیوی ژیان ڕووی لە وڵاتی تورکیا کردووە و ڕۆژی یەکشەممە لە کاتی کارکردن لەسەر بینایەکدا بەهۆی تەزووی کارەبا گیانی لەدەستاوە. لێدانی 151 بنکەی نیزامی لەلایەن کۆماری ئیسلامی لە سنووری هەرێمی کوردستان. کامران عوسمان ئەندامی تیمی ڕێکخراوی CPT هەرێمی کوردستان لە راپۆرتێک داوتی کۆماری ئیسلامی 151 بنکەی نیزامی لە سنوورەکانی هەرێم لێداوە و لە قوڵایی 5 بۆ 10 کیلومتر هاتووەتە نێوخاکی باشووری کوردستانەوە. بە وتەی کامران عوسمان ئەو 151 بنکەیە تازە لێدراون و لە هێندێک شوێن وەکو پارێزگای دیالە دانیشتوانی ناوچەکە ڕۆژانە لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی بەرەو ڕوو دەبنەوە. پێشڕەویەکانی کۆماری ئیسلامی بۆ نێوخاکی هەرێمی کوردستان لە حاڵێکدایە کە تورکیاش بە قوڵایی 35 کیلومتر هاتووەتە نێوخاکی باشووری کوردستانەوە و نزیک بە 80 بنکەی نظامی لێداوە.
بەرپرسانی دەوڵەتی عێراق ڕۆژی ڕابردوو ڕایان گەیاندبوو کە ئەگەر بە پرۆسەی ئاشتی نێوان پەکەکە و دەوڵەتی تورکیا دەست پێ بکات هێزەکانی ئەو وڵاتە ئەبێ خاکی عێراق بەجێ بێڵن و بچنە دەرەوە. چالاکی ژنانی کانتۆنی فورات بە بۆنەی 8 مارس دەیان ئەندامی کۆنگرەی ستار لە کانتۆنی فورات ڕۆژی دووشەممە 13 ڕەشەممە بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژن چالاکیان ئەنجامدا و گوڵی سووریان پێشکەش بە هێزەکانی یەپەژە کرد. لەو چالاکیەدا ئەندامانی کۆنگرەی ستار و کارمەندانی خۆبەڕێوەبەرایەتی ڕۆژئاوای کوردستان بەشدار بوون و بە پێشکەشکردنی گوڵی سوود بە هێزەکانی یەپەژە و ئاسایشی نێوخۆی کۆبانی هاتنی ڕۆژی جیهانی ژنیان لە هەموو ژنانی جیهان پیرۆزبایی کرد. پەرەسەندنی ناڕزایەتی کرێکاران لە معدەنی بەردی خەڵوزی ئەلبورزی شەرقی ڕۆژی دووشەممە 13 ڕەشەممە کرێکارانی شاغڵ لە معدەنی بەردی خەڵوزی ئەلبورزی شەرقی بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەپێی زانیاریەکان کرێکارانی معدەنی بڕناکی هاوڕێ لەگەڵ 1000 کرێکاری شاغڵ لە معدەنەکانی تەزرا، تەخت، ڕەزی و کارخانەی پاکردنەوەی خەڵوز پێکەوە دژ بە دۆخی خراپی پیشەیی و معیشەتی ناڕزایەتیان دەربڕیوە. کرێکارانی ناڕازی بە وتنەوەی دروشم خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان، زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕفاهی، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕێزبەندی و پەرداختی جێژنانە و پاداشی کۆتایی ساڵ بوون. کۆبوونەوەی کرێکاران لە کارخانەی فولادی سیرجان کرێکارانی شاغڵ لە کارخانەی فولادی سیرجان ڕۆژی دووشەممە 13 ڕەشەممە دژ بە نەدانی حەقدەست دەستیان لە کارکێشا و کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان 300 کرێکاری شاغڵ لە کارخانەی فولادی سیرجان لە ئاست نەدانی حەقدەستە دواخراوەکانیان ناڕزایەتیان دەربڕیوە و بە کۆبوونەوە لە نێو مەحەوەتەی کارخانە خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، پێدانی جێژنانە و پاداشی کۆتایی ساڵ، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕێزبەندی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و دابینکردنی بیمەی تەکمیلی بوون. ناڕزایەتی بێهەوەرزان و بەهیاران لە پارێزگای گیلان ڕۆژی دووشەممە 13 ڕەشەممە بێهەوەرزان و بەهیارانی شاغڵ لە نەخۆشخانەکانی پارێزگای گیلان دژ بە نەدانی چەند مانگ حەقدەست کۆبوونەوە. بەپێی ئەو ویدۆیانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە بێهەوەرزان و بەهیارانی گیلان لە بەردەم جێگیری گەشەپێدان و بەڕێوەبەرایەتی زانکۆی زانیاری پزیشکی کۆبوونەتەوە و بە وتنەوەی دروشم خوازیاری پێدانی چەند مانگ حەقدەست، زیادکردنی حەقدەست و مەزایە، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، کەمکردنەوەی ساعەتی کار، پەرداختی ئیزافەکاری، جێژنانە، پاداشت و کارانە بوون. بەیانیەی چالاکانی مافی ژن بە بۆنەی ڕۆژی جیهانی ژن ڕۆژی دووشەممە 13 ڕەشەممە کۆمەڵێک لە چالاکانی مافی ژن لە سەراسەری ئێران لە بەیاننامەیەکی هاوبەشدا وێڕای شەرمەزارکردنی سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی 8 مارس ڕۆژی جیهانی ژنیان لە هەموو ژنانی کۆمەلگا پیرۆزبایی کرد و خوازیاری درێژەدان بە خەبات دژ بە ئاپارتایدی جنسیەتی بوون. واژۆکارانی ئەو بەیاننامەیە وێڕای ئاماژەدان بە سیستەمی جنسیەتی، هەڵاواردن، هەژاری سەپێنراو بەسەر کۆمەلگا، دیاردەی منداڵ هاوسەری، چوونە سەرەوەی ڕێژەی خۆکوژی، بەرزبوونەوەی ئاماری ژنکوژی، زیندان، ئەشکەنجە و بێبەشکرانی ژن لە مەفەکانیان ڕایان گەیاند. وێڕای هەموو پێشێلکاری و سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی ژنان پێشەنگی شۆڕشی ژن ژیان ئازادین و ڕژیم لە ڕێگەی سەپاندنی سزای سێدارە بەسەر سێ ژنانی سێکۆشەری بەناوەکانی وریشە مورادی، پەخشان عەزیزی و شەریفە موحمەدی دەیەوێت نیوەی کۆمەلگا چاوترسێن بکات. 8 مارسی ئەمساڵ ئەبێ ناوی مەحسا ئەمینی ڕەمزمان بێت و بە درۆشمەکانی زیندانی سیاسی ئەبێ ئازاد بکرێت و نابۆ سێدارە چالاکیان پەرە پێ بدەین و ڕوبەڕووی کەلتوری پیاوسالاری، نابەرابەری، توندوتیژی، دەستڕێژی و مرگ بینەوە و بەهێزتر لە ڕابردوو بۆ ژیانێکی پڕ لە کەرامەتی ئینسانی تێبکۆشین. لە سێدارەدانی 11 بەندکراو لە مەشهەد، زاهدان و گورگان بەیانی دووشەممە 13 ڕەشەممە حکمی ئیعدامی 11 بەندکراو لەوانە دوو شارومەندی ئەفغانستانی بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقەست لە زیندانەکانی زاهدان، مەشهەد و گورگان جێبەجێ کرا. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران
5 بەندکراوی بەلوچ و 2 بەندکراوی ئەفغانستانی بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی زاهدان لە سێدارە دراون کە ناسناویان بریتیە لە بەسیر ڕۆدینی تەمەن 31 ساڵ، فەرهاد دەحمەر تەمەن 46 ساڵ، موسا پاهەنگ تەمەن 43 ساڵ، قاسم قەمبەر دزەکی تەمەن 39 ساڵ، مراد سابر و تەمەن 40 ساڵ، سەعەدوڵڵا زارعی تەمەن 28 ساڵ و عاسم چاریکار تەمەن 30 ساڵ لە لایەکی دیکەوە 4 بەندکراو لە زیندانەکانی گۆکێڵابادی مەشهەد و گورگان بە ناوەکانی غوڵام حوسێن خەلیلی فەڕ و ئیبراهیم خەلیلی فەڕ، هەروەها ئیسماعیل مزەفەری تەمەن 27 ساڵ و یاقوب میرزاجانی تەمەن 40 ساڵ بە تۆمەتەکانی کوشتنی بان قەست و پەیوەندیدار بە مادەی هۆشبەر ئیعدام کراون. چوونە سەرەوەی ئاماری فرۆشتنی ئەندامانی جەستە بەهۆی هەژاری. ئەندامێکی کۆمیسیۆنی بێهداشت و دەرمانی مەجلیسی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی ڕایگەیاند ڕێژەی فرۆشتنی ئەندامانی جەستە بەهۆی قەیرانی ئابووری و هەژاری خەڵک بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە و بازاڕێکی ڕەش بۆ ئەو مەبەستە دامەزراوە. ئەو بەرپرسە دەوڵەتیە وتی دیاردەی فرۆشتنی ئەندامانی جەستە لە ئێران بۆتە کێشەیەکی گەورە و ئاماری خواست و بەخشین لە بازاڕی ڕەشدا پڕڕەونەقە. لە ئێستادا نرخی هەر گورچی لە 400 بۆ 500 میلیۆن تمەنە و بۆ گروپە خوێنیە نایابەکان گورچیلەیەک بە 1 ملیار تمەن مامەڵە دەکرێت. جێگای ئاماژەیە کە لە تەنیشت فرۆشتنی گورچیلە ڕێژەی فرۆشتنی قژ، جەرگ و قەرنیەی چاو زیادی کردووە و تەندروستی کۆمەڵگا بەهۆی ناکارامەیی و گەندەڵی کۆماری ئیسلامی کەوتووەتە مەترسیەوە. دوایین هەواڵمان سەبارەتە بە ونبوونی 61 تۆن زێڕی هاوردە لە ساڵی 1403 لە ڕۆژانی ڕابردوودا. چالاکێکی میدیایی خەڵکی تاران ئاشکرای کرد کە لە 10 مانگی سەرەتایی ساڵی 1403 81 تۆن زێڕ هاوردەی وڵات کراوە، بەڵام چارەنووسی 61 تۆنی دیار نییە. هەرچەند بانکی ناوەندی کۆماری ئیسلامی ئەو هەواڵی ڕەت کردووە، بەڵام بە چاوخشانێک بەسەر ئامارەکانی گومرگدا دەردەکەوێت کە لەو ڕێژەیە تەنیا 15850 کیلوگرامی بە شێوەی شەمش و 5000 وەکو دراوی زێڕ لە بازاڕەکاندا فرۆشراوە، بەڵام چارەنووسی 61500 کیلوی دیار نییە و کەس نازانێت کام ناوەندی حکوومەتی دەستی لەو گەندەڵیەدا بووە. بڵاوبوونەوەی ئەو هەواڵە لە حاڵێکدایە کە بەپێی یاسا هەر بازرگانێک کە زێڕ هاوردەی وڵات دەکات ئەبێت لە بازاڕدا بیفرۆشێت، بیگەێنێتە دەست خەڵک و شێوەی مامەڵەکردنی ڕوون و یاسایی بێت. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژیت.